خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێت گەڕاینەوە لاتان لە بڕگەی تایبەتی پێش بڕکەی شێف لەگەڵەوەی ئازیز و خۆشەویستین لێرە چوار شێف لەگەڵمانان تابینەرێک لە خواردنەکانەکەن با بزانین ڕاو بۆ چوونیان چییە لەسەر ئەو خواردنانەی کە هەندێک لە شێفەکانی تر ئامادەیان کردووە با بچینە لای ئەم شێفە شێف کاک مەحموود ئەگەر کەمێک بچیتە ئەم لا سپاس دەکەم شێف سڵاو لێبێت پێم خۆشە تامێکم خواردنە بکەیت و ڕای خۆت لەسەر خواردنەکەم من تامی خواردنەکە بکە پێشەکەی بە ناوی خوا لەوێ یعنی شتێک معلوماتێکی عام بدەم بە عام لەسەر خواردنەکان یعنی ئەو شامە ئەوێ زۆر ببرشێت بۆ نمونە ئەوە سبوخە نابێ موادی حافزەیە دێنە لای مەشواتەکانمانەوە هەر مەشواتێک هەر باڵی مریشکێک هەر تکەی مریشکێک کە ڕەشەوە بووە یعنی ئەوە دۆشایی بەکارهێناوە بۆ تەخمیرەکەی من عیبی لێ دەرناکەم من بۆ معلوماتێکی گشتیە ئەبێ ئەو مریشکە ئەو باڵە تەخمیری کرا ئەبێ ئیزافەی خەردەلی تێبکرێت تاوەکو قەت ڕەشەوە نەبێتەوە يعني من عيبم ليدر ناكم بلام أما معلوماتك عامة بو همي أيلي الشام النابي أو قالبي أبي زواب زياب برشة أما أنا همي سبوخ النابي سبوخ بكريت بلام مزور حزم لك كيف قشة كم خواردنيان هز أكيد تامي بكي بوي راي خود ورقري خواردنا كان أولنية من تامي منكر ويش تعبي تامي يكيك لخواردنا كان بالي إساو ساورة أو يكي قرتوه ئەوە یەکی گرتووە ئەبێ ئەو ساوەرە یەک نەگرێت شێف تۆزە تامی ناکەی بزانێ ڕای خۆت تامی باشە تامی خراپ نییە تامی باشە خراپ تامی باشە زۆر باشە دەست خۆش با بچینە لای ئەم شێفە با بزانین تامیەکێک لەم خواردنانە بکە فەرموو تامی خواردنەکە بکە و ڕای خۆت بڵێ لەسەر خواردنەکە هەروەکو شێف دلێر باسی کرد باڵ پێویستە کەمتر دۆشاوی تێکرێ ئەشتوانین لەگەڵ خەردەلەکە پابریکای شیرینی تێکە هەم ڕەنگی جوانەکە هەم ناشێڵە لە کاتی برژان نابسووتێ تامی چۆن وەک تامونەکەی خۆشە دەست خۆش بێ با بچینە لای شێفەکانی تر شێف ئەگەر لە شوێنی خۆت بەستی ببوورە بابینە لای تۆ پێم خۆشە تامی ئەم پیتزایە بکەی اینجا ڕای خۆت بڵێ و لەسەر دیزاینەکە شێتوانی قسەی خۆت پێشەکی ئەبواە بە بچووکی دیزاین یعنی دیزاینەکەی بە بچووکی پێشکەشکرایە لەبەرەوەی بتوانی بە شتێک هەڵێگری وەکو تام لە ڕووی تامەوە هیچ ئایبێکی نییە بەڵام قەراغەکەی لاوچە شێوازەکەی وابێت قەراغەکانی کەمێ ئەستورە و شێوازی برژانەکەی لەواچێ بە پەلەپەل ببێت کەمێک برژانی زیاتری پێوە دیارێکنا لە ڕووی تامەوە زۆر بێعیبە دەستی سەرنجی تۆی ڕاکێشا لەم خواردنەیە ڕازانە و دیزاینەکەی بەڵێ تامەکەشی زۆر تایبەت بوو دەسپاس بۆ تۆ با بچینە لای کۆتا شێف باڕای ئەوی ژوەرگرین لەسەر ئەم خواردنانە شێف کۆمنتی چیە لەسەر خواردنەکە و تامێکی خواردنەکەشمان بۆ بکە سەتامی خواردنەکە کەم ئەم بە 5 نوع برنج بەشداری کردووە بڵێن بریانیە برنجی سپیە بە نۆک برنج بە شویت و بە پاخلا لەکە قەرەخەرمانە بەشداری تیا کردووە توان بڵم ماندووبنێکی تیا کردو دەستی خۆش بێ بۆ شفتە و کوبە و بە دوو جۆر یاپراغ بەشداری تیا کردووە گەڵامێ و سڵق ئێستا من لە کوبەکەەوە سێ دەکەم کوبە عادەتەن هەرە بێ وابێت کوبەکەشی لە کەرەوز و لە قیمە و تۆزێک کشمێکی تێ کردووە تقریبان تۆزە ڕازیلی تیا کردو بەڵام بار حاڵ نەسا من هەر تامیشەکەم وەک تا گاڵتەی پێ ناکرێ بەڕاستی زۆر خۆشە یاپراخەکەش یاپراخێک تۆزی بێ تامە یەک تۆز زۆر نا خابا شفتەکەش یەکجار پیا و شفتەکەی زۆر ناسکە شفتەکەی گاڵتەی پێ ناکرێت زۆر سپاس بۆ ئێوە